کاک جەمال ئەمە باسێکی مێژووی و ڕادیۆیانم بۆ بکەیت. وەڵا بەڕاستی ئەو ڕادیۆیانە هەر ڕادیۆیەک لەو من یادگارێکە. چکەوەکو گوتم هەر لە منداڵیەوە من حەز و خۆشی خۆم بوو کەیفم بە ڕادیۆ زۆر داهات. وەکو پێم گوتی ڕادیۆی هەیە بە نرخەکی گرانم کڕێ هەیە نرخە چێرزانم کڕیا. دوایە ڕادیۆنەکان هەر یەکە و موژە چێە ڕادیۆ هەیە منیش ئەمە مێژووی هەر یەکەیەکیانم ئەو هۆڵندیا ڕادیۆکی زۆر کۆنا زۆر کۆنا ئەو ڕادیۆ هۆڵندیا ئەوجا ئەخبار و ئەوە ئFM تێدا نەبوو. ئەو ڕادیۆی رووسیا زۆربەی ئێزگەکانی وەردەگرت. ڕادیۆکەیدی ناشنال یابانە ڕادیۆ قیشاری عراقی دواتر ئەتوانی یەکێکی کار پێ بکەی بۆمان بۆ ئەوەی تاقی بکەین بەڵێ بۆنا زۆر باشە دواتر کە هەستین ئەچین گۆرانێکیشمان بۆ بخەرە سەری زەین ئینشاءالله باشە ئەی کاک جەمال خێزانە ڕێی چێ لەگەڵ تۆ کۆکردنەوەی ئەم ڕادیۆیانە پێی خۆشە ئەو واللهی ئەیژەکو تۆ حەزی خولیایی هەیە بۆ ڕادیۆ بەڕاستی بلێم زۆر جارە ڕادیۆ دەکەم لە خوارە دەشارمەوە بۆ دەستین لۆ لەبەر ئەو دە لە دیسان پارەت بۆیدا زار بەجارش پێ خۆشە ڕادیۆکی دەبێت لەکنی وی دوڕۆژ حوزە خاستن ئێستا ڕادیۆ نەمای بە خۆ دەزانی شەرتان نەبوو لەسەر بەری وەرەڵڵا بەرێوەڵڵا پێ ناخۆشە زۆر ئەو کوڕەشەمە زەهاواڵم زادێ جاش لە دەکە دایە بابە دیسان ڕادیۆچ کڕیا لە چێدانە کوورەتلو پارەی بۆی سەر بدەکەی اینجا ئەم بەرنامە ئێمە بڵاو بێت و ببینێ نا کراوەیە بەخۆی بەخۆی زۆر گۆرانی لۆ دەلیم گۆرانی بۆ دەلێ دێسابێ گۆرانێکیش بۆێمە بڵێ بەسەر چاو بەڵێ خۆ چ گۆرانی یەک لەوە دەزانم قوتابیەکانی زۆر سەرسام بووم بە دەنجی مامۆستای گەورە خوارێ خۆش بوو تایار تۆفیق مامۆستای خوارێ خۆش بوو فواد ئەحمەد ئەوانە مامۆستان بوون بەڕاستی لەگەڵیان ئاهەنگی ئەو مشکۆ لەگە مشکۆی هەولێری لەگە مشکۆی هەولێریش ئاهەنگم کردی یعنی گۆرانی گوتیام یەک لەوانە بووم کە لیان نێزیک بووم ڕۆژانە مام ڕەسوولگەردی کە نەخۆش کەوت ئەمر 6 مانگ بەس خزمەتی کرد لە ماڵەوە مام ڕەسوولگەردی دۆستەی نێزیکی باوکم بۆ پۆلیس بوو کاتی خۆی لەگە باوکم زۆر جاران داهات سەردانی دەکردم داتە ئێرە ینی پیاوەکی زۆر نازانێت گۆرانەکەش باولو بلێم گۆرانی چێ من زۆر ئەمیرەکەم دڵگیرەکەم بەهارت لێ شەرمەزارە گوڵی جانایە خشیرەکەم تێرت لە دڵ 100,000 باشەکانە خۆش بە وڵاتەنگیشە زۆر خۆشە الحەمدلله. ئەی کاک جەمال وابزانم تۆ ئاهەنگی هاوسەرگیریەکەش لێرە کردەوە بەڵێ ئاهەنگی هاوسەرگیریمان لە گۆڕەکەی کرد بەس لێرە خانووکەی لەسەرەوە بیبرایەکەشمان تەمە هەردووکمان پێکەوە ئاهەنگی ئەومان لەو خانەوە خۆت و براکە بێکەوە ئاهەنگەکەتان واو پێشەن دەمە ئەومان نەبوو ئەوجا من زیاتر سەرسام بوو تەقان برادەرەکانم زۆر لەگەر تیپی کاک زیاد ئەسعەد برادەرێکی زۆر نێزیک و هاوڕێیەکی نێزیک و ڕۆژانە لەکنم بوو داچی بە ڕەحمەدوی زۆر جاران لێگۆ زیاد خۆ ئەگەهاتیەوە جەمال لەگە خۆت بینە مالێ جەمال گەلک ڕووخۆش و ئەوەیە ئیتر محەممەد عەزیز مامۆستا فواد ئەحمەد ئێستاش لە بیرمەکە من ژنم هێنا مامۆستا فواد ئەحمەد و تەحسین تەهای ڕەحمەتی خۆ عەفویان کە هاتن ئێوارە بوو برای ڕەحمەتیشم مابوو ئاهەنگێکی خێزانی کچۆکەیان لەناو مالێ لە بۆ من ساز کرد لە خۆشەویستیان هەروە باسی برای ڕەحمەتی ئەبینم هەموو وێنەی ئەوە بەڵێ ئەوە یعنی هەندێک لە ئەرشیفەکانی ڕەحمەتیە مەتەنەوتم ئەوەی بۆ لێم تێناگەن ئەوە لەگە هونەرمەندی گەورە عەلی ئەحمەدە ئەوە شانۆگەری برایەکەم وەکو گوتم لەگەڵ هونەرمەندانی سلێمانی لەگە هونەرمەنداکان ئاشنایەکی زۆر بەقۆتی هەبوو دوایە هونەرمەندێک بوو ئەو ماڵی کردبووە مالی هەمووان برادرانی کە لە سلێمانی داهاتن مەتەلەن زۆر دۆستی محەممەد جەزای بوو هەزار ڕەحمەتی لێ محەممەد زادا تێرە زۆر مەرەقی تەشی بامیش بوو دەگودایە تەشی بامیل و محەممەد زای بکە ئەوجا محەممەد زا پیاوەکی زۆر نازار بوو دۆستەشی نێزیکی ئەو خانەوادەی بوو بە تو بلێم ئەوە شانۆگەریەکانە ئەوە هونەرمەندە تەحسین تەهایە جەلالی برام بەخۆمم مامۆستا چەتۆ حەسەن مامۆستا ڕەسوولگەردی هونەرمەند عەلی ئەحمەد هونەرمەند تەڵعە سامان مامۆستا فەیسەل محەممەد ساڵح جەوەر باپی ڕەحمەتی ئیبراهیم حەچیم سوبحی کۆی ڕەحمەتی سەلام کۆیش دۆستەشی نێزیکی برام بوو کاک نازم دڵبەند ئەوێ نایانگرتێ لەگە نازۆن لە پاریس کە نازم دڵبەندیش هاوڕێیەکی نێزیش خانەوادەکەمان بوو هونەرمەند ئەوە شاعیرێکی گەورە بوو نووسەرێکی شانۆیی بوو خۆ خەجوو سیامەندی کاک نازم دڵبەند نووسی بووەوە